دەستورێکی نمونەیی بۆ خێزانە مسلمانەکان. چەند جوان دەبێت کە هەموو خێزانێک شتێک وەک ئەم ڕێنماییانەی خوارەوە بکاتە جۆرە دەستورێک و ئەندامانی خێزانەکەی پێوە پابەند بکات. بسم الله الرحمن الرحيم ومن يتوكل على الله فهو حسبه. ئێمە خێزانێکی مسلمانین، هەوڵمانەوەی کە پابەند بین بە ڕێنماییەکانی ئاینەکەمانەوە و ئیسلام لای ئێمەوە کەلێنێشی تێنەبێت. خێزانەکەی ئێمە هاوکار و هاریکاری یەکترن و پشتیوانی لە یەکتری دەکەین. هەر ناکۆچێکیش ڕوودات لە ناوماندا هەمومان کار دەکەین کەوا نەیهێڵین. خوێندنەوەی قورئان و ختمکردنی و یادکردنی خودا و شەو نوێژ لەو کارە گرنگانن کە خێزانەکەی ئێمە هەوڵەدەن بە زیندوی بیهێڵنەوە لە ماڵەکەماندا. پارێزگاریکردن لە دەستنوێژ ڕەوشتێکی گەورەیە و خواردنێکی بەردەوامە بۆ ڕۆح، بۆیە هەوڵەدەین هەمیشە دەستمان بە دەستنوێژەوە بێت. نوێژی بەیانی لای خێزانەکەی ئێمە بە پلەی یەکەم دێت و هەوڵەدەین خەوتنەکانمان وارێک بخەین کە ئەوەمان بۆ بپارێزێت. لەسەر خۆی و دەنگ بەرز نەکردنەوە و خۆ دوورگرتن لە بێزارکردنی یەکتری ئەکەینە سیمای خێزانەکەمان. هیچ ئەندامێکی خێزانەکەمان بە سەرکەوتن و دەرچوون نەبێت بە هیچی تر ڕازی نابێت. هەموو کچ و کوڕێکی خێزانەکەی ئێمە پێش ئەوەی ژووری خەوەکەی جێبهێڵێت ئەرکی سەرشانیەتی کە جێگەکەی خۆی کۆبکاتەوە و ڕێکی بخات. هەمومان هەوڵەدەین کە زۆرترین سوود لە کاتەکانمان ببین و بۆ ئەوەش ئەو پەڕی هاوکاری یەکتری دەکەین. لە ناو ماڵی ئێمەدا جێگەیەک نییە بۆ قسەی ناشیرین و دەستەواژەی ناشەرعی. چاکەکردن بەرامبەر بە دەر و جیرانەکانمان و بەرگەگرتن لە ژێر ئەرکەکانیاندا بە عیبادەت دەزانین و بە ڕێگەی خۆ نزیکردنەوەی دادەنین لە پەروەردگاردا. پاگڕاگرتنی ماڵ و کەلوپەلەکانی ناوماڵ ئەرچی هەموو ئەندامەکانی خێزانەکەیە کە دەچینە دەرەوە دەینە ماڵەوە پارێزگاری لە ویدەکانمان دەکەین و بە سەلامکردنەوە ئەچینە ژوورەوە. چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ: إذا ولج الرجل في بيته فليقل اللهم إني أسألك خير المولج وخير المخرج، بسم الله ولجنا وبسم الله خرجنا وعلى الله ربنا توكلنا ثم يسلم على أهلي. هەوڵەدەین کە هەموو هەفتەیەک دانیشتێکی خێزانیمان هەبێت بۆ باسکردنی کاروباری خێزانەکە. غەیبەتی کەس ناکەین و بەخێر نەبێت باسی کاروباری هیچ کەس و هیچ ماڵێک ناکەین. هەموو کەسێک لە ناو ئەندامەکانی خێزانەکەماندا هەوڵەدات کە هەمیشە خێزانەکەمان دڵخۆش بکات بە مفاجئەیەک یان بە موژدەیەک. هەمیشە ئەو فەرمودەیەمان لە پێشچاوە کە پێغەمبەرەکەمان صلی الله عليه وسلم بە ئەبوو دەردای سەحابی فەرمووە کە دیارە ئەوە بۆ ئێمەشە. پێی فەرموو: ئەی عومەیر، ئەبێ حاڵت چۆن بێت کاتێک ڕۆژی قیامەت پێت دەوترێت ئەرێ ئەم شتانت ئەزانی یان نەتەزانین؟ ئەگەر وتت بەڵێ پێ دەوترێت دەی لە بەرامبەر ئەوەدا کە ئەتزانی چیت کرد؟ ئەگەر بشڵی نەخێر نەم ئەزانی پێ دەوترێت جا بیان و چیە لەوەدا کە نەتەزانی نەئەکرا خۆت فێر بکەی؟ هەوڵەدەین ئەم دەستورە لە هەموو شوێنێکی ماڵەکەماندا هەڵواسین تا لەبەر چاومان بێت بە هەمیشەیی و بیرمان نەچێتەوە.